ئەمە جلوبەرگەکانی ئایگیا خۆیەتی ئیشتیا پارێزم هەتا بخۆیت هێبێ ئینشەڵڵا. لە قەزای خورماتوو 10 ساڵە کچێکی منداڵ بێسەروشوێنە. دایک و باوکیشی دەڵێن هەموو جەژنێک برینی ونبوونی منداڵەکەمان دەکولێتەوە. 10 ساڵ بەسەر ونبوونی ئایا جەلیل تێدەپەڕێت کە خێزانەکەی دانیشتووی قەزای خورماتوو سەر بە پارێزگای کەرکووکن. لە یادی ونبوونی کچەکەشیاندا خەمباری و بێتاقەتی باڵی بەسەر تەواوی ئەندامانی خێزانەکەیدا کێشاوە. دایک و باوکی ئایا جلوبەرگ و یاریەکانی ئایی کچیان هێناوە و بەسەریدا دەگرین و دەڵێن ئەوەی لە پاش خۆی وەک یادگاری لەم ماڵەدا ماوەتەوە ئەم یاری و جلوبەرگانەیە. دایکی ئەو منداڵەون بۆ دەڵێت هەموو جلوبەرگ و یاریەکانی ئایم هەڵگرتووە کە گەڕایەوە پێی دەدەمەوە. هیچیشی لەناو نادەم چکم خۆی زۆر دڵی بەم بووکە خۆش هەتا خۆم بمێنم ئەم بووکە لەناو نادەم هەتا خۆی دێدو ئینشەڵڵا. ئیسا ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی قوربانە بۆ من هیچ ڕۆژێکی خۆش نیم. بۆ من هیچ ڕۆژێکی خۆش چکم لە بەیانێکەوە سابە لە قەوتاک و ئیستا هیچ دڵم خۆش نییە زۆر بێتاقەتم. ئیمڕۆ 10 ڕۆژە مناڵەکەم بێسەروشوێنە داواتان لێ ئەەکەم بە کۆکەسێکی دڵسۆز بۆم ئیشەی منە بەدادۆچنە باشی بۆ بکەن. زۆر ڕۆژێکی ناخۆشم ڕۆلای من ڕۆژێکی زۆر ناخۆشم. مناڵەکانی ترمیش تەوا هەست بە بێتاقەتیەکەمان نەکەن. کچە گەورەکەم بەڵێ دایە بۆ نە بێتاقەتی جەژن زۆر ناخۆشە. ئەزانم جەژن ناخۆشە بەس چی بکەم کاری وایش ناکەم جەژنە مناڵەکانی ترمی شتێک بدەم. ئەمڕۆ 10 ساڵە کچەکەم سەر نەقمە و بێسەروشوێنە. 10 ساڵ بەر لە ئێستا و لە کاتژمێر 8:30 بەیانی یەکەم ڕۆژی جەژنی ساڵی 2011 ئەو منداڵە لە پێش دەرگای ماڵی خۆیان یاری دەکرد و لە ناکاو دیار نەما ون بوو تا ئێستاش بێسەروشوێنە. باوکی ئایا خاوەنی 3 خێزانە و بە ئامانجی بوونی منداڵێک 3 جار هاوسەرگیری کردووە و لە 3ەم خێزاندا ئایا لەدایک بووە بەڵام لە 2 ساڵ و 6 مانگی تەمەنیدا ئایا بەر ئەو چارە نووسە نادیارە کەوتووە. پێش 10 ساڵ بە لە ئێستا ساعت 8:30 وەک ئەم ڕۆژە ضەحیە ئەکرا جەژنی قوربان بوو مەناڵەکەم لێراکەوە ڕفێنلا دەرچوو ئیتر نازانم بەرەو ئەنجامی بەرەو کوێ برا تا ئێستا بە دوایە دەگەڕێم. داواکارم ئەو کەسانیش کە ئەم کارە ساتیانە کردە دڵیان نەرمێ بێ بیتێرنەوە بووم داواکارم لە خوایش. من دەرچووم وەکو جەژنانی پێش و جەژنم مارکرد لەگەڵ ئەم درا هاوسێ و هاوڕێکانمان کرد ڕۆیمە ئەو سەر فەرعەکەمان مناڵەکان گەڕیان بە دواجاوتیان وەڵای بێ مناڵەکە دیار نییە گەڕیامەوە مناڵەکە دایکی لە خۆیان من هاوردمە لە من شوایەکە لای دایکێتی ئەو ڕۆژە بوو کە مناڵەکەم پێش 10 ساڵ لێرەکە ڕفێنرا ئیتر بە دوایە دەگەڕم تا ئێستاکەش. خۆیە ئێستاکە بیخیتەبان ئەم سڕە خۆیە خۆت ئەزانیت کێ بردێتی چۆندایە. ئەم هاوڵاتیە بە گلەییەوە باس لەوە دەکات کە بەرپرسانی پۆلیس و ئاسایش لە دۆزینەوەی سۆراغی ئایا سەرکەوتوو نەبوون و دەڵێت لە یەکەم ساتەوە هێزە ئەمنیەکان ئاگادار کراونەتەوە بەڵام ئەوانیش نەیانتوانیوە سەرەداوێکی ئایەمان بۆ بدۆزنەوە. حەسرەتی گەورەی ئەم خێزانە نەبوونی هیچ هەواڵ و سۆراغێکە لەبارەی کچەکەیانەوە. ئەوان زۆرینەی شارەکانی عێراق و بەشێک لە وڵاتانی دراوسێشیان بۆ گەڕان بە دوای ئایەدا کردووە بەڵام تا ئەم ساتە هیچ هەواڵێک لەسەر ژیانی نییە.